هەرێم دەچێتە سەرهێڵی جیاوازیەکانی بەغداد و واشنگتن لەبارەی مانەوەی مەترسی داعش. عێراق وەڵامی ئەمریکا دەداتەوە و هەرێمیش هەڵوێستی جیاوازە. نوێنەری حکوومەت هەرێمی کوردستان لە فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق جەخت لە سەرمانەوەی مەترسی داعش دەکاتەوە لەسەر عێراق و هەرێمی کوردستان لە کاتێکدا بەغداد لەسەر ئەو پرسە وەڵامی ئەمریکا دەداتەوە و دەڵێت ئەو ڕێکخراوە چیتر مەترسی نییە لەسەر وڵات. لیوافاق ئەنوەر مزوری نوێنەری حکوومەت هەرێمی کوردستان لە فەرماندەیی ئۆپەراسیۆنی هاوبەشی عێراق ڕایگەیاند تا ئێستا جموجوری داعش لە ناوچە جیاجیەکانی عێراق و ناوچە کوردستانیەکانیش بەردەوامی هەیە و هێزەکانیش بەردەوام چاودێریان دەکەن و پێویستە چاودێریەکی چڕتریان بکرێت. باسی لەوەش کرد هەر لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو 2 جار داعش بە فڕۆکە بردومان کراون لەبەر ئەوەی لە بەغداد و لە کەرکوک و دووسخورمات و مەخمور و هەندێک شوێنی دیکە جموجوڵیان هەیە. لیوافاق ئەنوەر مزوری جەخت دەکاتەوە داعش هەرماوە و مەترسیشە بۆ سەر عێراق، بۆیە پێویستە ئەو مەترسی داعش بە هەندوەر بگرین و ڕێگە نەدرێت جموجوڵیان هەبێت و کردەوە ئەنجامدەن. هەروەها بە پێویستی دەزانێت هەماهەنگێکی باش لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بێت، چونکە بە بڕوای ئەو ئەگەر هەماهەنگی نەبێت کارەکە قورستر دەبێت بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە. قسەکانی نوێنەری حکوومەتی هەرێم لە فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان لە کاتێکدایە وتەبێژی فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕۆژی 23 ئابڕای گەیاندبوو چەکدارانی داعش مەترسی بۆ سەر وڵات دروست ناکەن. ئەوەش لە وەڵامی باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغداد کە ئاماژەی بە زیادبوونی مەترسیەکانی داعش و قاعیدە لە عێراق و سووریا کردبوو. سلسلة النجاحات التي تقوم بها قواتنا الأمنية في ملاحقة والقضاء على ما تبقى من فلول كيان داعش الإرهابي. سەباح نوعمان و تەبێژی فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بە ئاژانسی فەرمی عێراقی ڕاگەیاند چەکدارانی داعش مەترسی لەسەر عێراق دروست ناکەن. هێزە ئەمنیەکان ئامادەن بۆ مامەڵەکردن لەگەڵ پێژاتە ئەمنیەکان. ڕۆژانە ئۆپەراسیۆنی ئەمنی و هەواڵگری دژی شانە تیرۆریستەکان لە هەر شوێنێک بن ئەنجام دەدەن و لە سایی ئیرادە و وریایی هێزە ئەمنیەکانەوە گورزی بەردەوامیان لێ دەدرێت. دەژڵێت سنوورەکان بە تەواوی پارێزراون، پێژاتەکانی ناوچەکەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئاسایشی عێراق دروست ناکەن. سەباح نوعمان وتیشی نیگەرانیە نێودەوڵەتیەکان سەبارەت بە داعش پەیوەندی بە دۆخی عێراقەوە نییە. ئەو ڕێکخراوە بە شێوەیەکی سروشتی نوێنەرایەتی هەڕەشەیەکی ناوچەیی و نێودەوڵەتی دەکات و لە چەند وڵاتێکدا ئامادەیە. ئەوەندەی پەیوەندی بە عێراقەوە هەیە ڕێکخراوەکە ئیفلیس بووە و گورزی بەردەوامی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لێ دەدرێت. قسەکانی وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق دوای ئەوە هات کە باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغداد لە تۆڕی ئەگزڕای گەیاندبوو ئەمریکا بەردەوامە لە هاوبەشیکردن لەگەڵ هاوپەیمان و لایەنە چالاکە هەرێمایەتەکان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر لەگەڵبوونی نیگەرانی قۆڵ لەبارەی چالاکی بەردەوام و فراوانبوونی هەرێمی داعش و قاعیدە لە عێراق و سووریا. جەختیشی کردبووە ئەمریکا ئەستایشی وڵاتانی ئەندام لە نەتەوەیەگرتوەکان دەکات کە بەردەوامن لە بەرەنگاربوونەوەی تیرۆر لە عێراق و سووریا و سۆماڵ کە بەهۆیەوە کردەوەکانی داعش سنووردار بووە. بەپێی خەمڵاندنی فەرماندەیی سوپای عێراق ژمارەی شانە نووسەکانی داعش لە عێراق لە 400 کەس تێناپەڕێت. فڕۆکە جەنگەکانی عێراق بەردەوام پێگەکانی ئەو شانە نووسوانە دەکەنە ئامانج، بە تایبەتی لە سنووری پارێزگاکانی نینەوە، دیالە، کەرکوک، سەلاحەدین و ئەنبار.